بە درێژایی مێژوو خەڵکی کوردستان دژی زوڵم و ستەم وەستاوەتەوە و داوای ئازادی کردووە. لە ڕۆژمێری سیاسی کوردستانیشدا دەیان ڕۆژوو بۆ نەیبەرخودان و بەرەنگاربوونەوەی داگیرکەران تۆمار کراوە. ڕۆژی 19 ئایاری ساڵی 1970 لە ڕۆژمێری بەرگریدا بە ڕۆژی ڕاپەڕینی خەڵکی شارۆچکەی ڕەواندوز دژی زوڵم و ستەمی حیزبی بەعس تۆمار کراوە. ڕاپەڕینەکەی شاری ڕەواندوز ئەو کاتە دەست پێ دەکات کە ڕژێم دەست بە خاپورکردنی خانووی چەند هاوڵاتیەک دەکات لە گەڕەکی ناوڕەزان. ئەمەش ڕووداوێکە دانیشتوانی شارەکە پێیان قبول ناکرێ و سەرئەنجام ڕاپەڕین بەرپا دەکەن. ئەو ڕۆژەی کە ڕاپەڕینی ڕەواندوز دەست پێ کرد لە گەڕەکی ناوڕەزان کە ئێستا گەڕەکی نەورۆزە، خەڵک بە حماسەتێکی زۆرەوە هەمویان بە ژن و پیر و پیا و منداڵەوە ڕێگریان لەو هەڵمەتەی بەعسیەکان کرد کە بەنیاز بوون لە دۆڵی ئاکۆیان ئەنفالێکی دیکە لە کوردستان ئەنجام بدەن. ئێری کە دواتر پەرەی سند و هاتوە ناو شار و تەواوی شار و تەواوی خەڵکی شار بە گەورە و بچووکەوە توانیان کۆنتترۆلی شار بکەن و بەعسی دڕندەکان و خائینەکانی کە لەگەڵیان بوون و دەریان بنێن. بەداخەوە یەکەم شەید کە مام محەممەد زێندین بە وتافی الله وەکبەر لا ئیلاهە ئیلا الله چۆ پێشەوە و بۆ یەکەمین شەهیدی ئەو ڕاپەڕینە پرشکۆیە کە تاوکو تاچێک لەم شاردا مابێ بە شانازیەوە باسیەکە. ئیدیکە دواتر کۆمەڵی خەڵکی دیکە شەهید بوو، بریندار بوو. دوای 33 ساڵ لە ڕاپەڕین و 28 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی بێئومێدن دەڵێن ئەو چاوەڕوانیەی لە دەسەڵاتی کوردی هەمان بوو نەهاتە دی. ئەوە ئینتفازە نەبوو ئێمەکردنەوە، ئێمەەوە قومار بوو. هەندێک کەسی پیاوی کرد لە پیاوەتی یەخست هەندیسانیشی نامەردی کرد بە حکومەت دەمن بگا مەقسەدێ من چیا کەسانی پیاوی لێ یەخستن، هەندێک کەسانیشی نامەردی کرد لە پیاو بوونێ ئەو پێرەن قومار بوو. وڵا ئینتفازە نەبوو کردن. ئەوەی ئینتفازەن کرد کە خەڵک لە سایەوە حکومەتی بەحەستێتەوە بۆ ئەوی بتوانی دوای ڕۆژێکی خۆش بۆ نەوەکانی دابین بکە. نەمانزانی تووشی ئەو بێ موچەیە و ئەها موچە هاتکوورە عالەمە و تووشی نەفسی بووە کاکە ئاگایان نەچێەوە. ئەوان بە خۆت ساعیبیان نییە لە ماڵی خۆ دانیشتینە بە هەزاران گەنجۆ تا منێران ئەو تەشی نەمە نێفرۆشم بەخۆی لە خێرە دەرنەچی ڕۆژانە خەڵکەکەی دیناری وێنە بانجێکە میوارم وەرە کاکە ئەو بای 500 دیناری و بای 1000 دیناری لۆ خۆ بەغا. ڕەواندوز هەر مار نییە شەهیدی نەبی. چەند جار ماری سۆتای، چەند جار عەزاب درای، چەند جیرانە و عەپسکراینە و لە تەعزیە بیدابووینە هەتا ئێستاش بە نسبەت لە ڕەواندوز چی پێوە دیاری نییە کە لۆی کرابی. ڕاپەڕینەکەی 19 ئایاری ساڵی 1970 شاری ڕەواندوز بە خوێنی 6 شەهیدی شارەکە تۆمار کرا کە یەکەم شەهیدیان محەممەد زێندین بوو کە بە دروشمی الله ئەکبەر و لا ئیلاهە ئیلا الله هێڕشی بۆ سەربارەگاکانی بەعس بردووە. ساڵی دواتر هەر لە سەربەشداریان لە ڕاپەڕین ڕژێمی بەعس 13 هاوڵاتی شارەکەی ئەنفال و 55 هاوڵاتی دیکەشی زیندانی کرد. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.